ئەوە سنووسی سەرا گەنمی مەوێرانەکە یعنی نایەری بەڕاست ملی هەر گوڵەگەنمێک بگرێت شی سەڵە خەریکی مژینی شیلەی دەنکەکەیەتی ئەوە گەنمەکەی ئەمژی شیرەکەی ئەمژی ئافاتێکە بۆ دەغڵودان و زوو لە نێو نەبردرێت بە چەند ڕۆژێک ڕووبەرێکی زۆری گەنم و جۆ لە ناو دەبات چی سەرەکە ئەو شیرە ئەو دانەینا ئەو گورە گەنمەی شیرەکەی ئەخوا ئەمژی کەمژی بەس پەلکەکە ئەمین تۆ پەلکەکەش هیچ ئیسفادەشی نییە ئێرە دەشتی هەریر و باتاسە 435 ملیم بارانی لێباریوە گەنمەکان بە بڕشن و گەشەی چاشیان کردووە جگە لە بارانبارین ڕوبەرێکی بەرفراوانی زەویەکانیشان بەراون بە بەراورد بە دەشتەکانی دیکەی باشووری کوردستان ئەمساڵ دەشتی هەریر و باتاس یەکەمی بێڕکابەر دەبن لە بەرهەمهێنانی دەغڵوداندا بە مەرزی قڕکردنی ئەم مێرووە زیان بەخشە لەم دەشتە لە کۆی 1,345 دۆنم زەوی 75,000 دۆنم زەوی بە گەنم و جۆ چێندراوە ساڵی ڕابردوو بەرهەمی دەغڵودانی 35,000 تۆن بووە زیان هێشتا ها ئەبینی ها بەڵای شی سەڵە نەبێت ئەم ساڵ نیازیان بە بەرهەمی زیاترە هەوسارە جوانە بە سنەوژی سەرە ئێستاوە وە دیار دەکەوی خەریکە زاوزێشەکە زۆرە بێت هیچ دەرمانێکمان وەرنەگرێت وەکو قڕکەر و وەکو دەرمانی برین ئەمە پێی دەرەین دەغەرە داواکاریمانەوەیە حکومەت بە زووترین کات قڕکەرەکن لۆ بنێری لترێک دەرمانی قڕکەر 8 دۆنمی پێدەڕشێنرێت و نرخەکەشی 20,000 دینارە لە کردداری ڕشاندنیشدا حکومەت هاوکاریان نەبێت بە ئامێری تراکتۆر لە 120 ڕوبەری دەغڵودانەکەیان لە نێو دەچێت کاتێکی گونجاوە لۆ ڕشاندنی دەغڵودان و تەختێکردنی سنووسی سەرە ئیشاڵە دەست بە دابشکردنی دەرمانەکەکەین بەس دەرمانیان پێدەنیان هاوکاریشانە بن لە ڕشاندن واللهی بەخۆی دەرمان گرنگە ینی ئەگەر ئەمە بتوانین بە دەرمان هاوکاریان بکەین ئەوەی دیکەشان حەسب ئیمکانیت ینی ئەگەر شتێک لە لای مەهەبی لە ڕووی ئامێر و مەکاین و ئالات داوا بکەن ئێمە بەدڵنیایی و هاوکاریانەبیت بۆ کڕینی دەرمانی قڕکەر حکومەت بڕی 4 ملیار و 201 میلیۆن دیناری تەرخان کردووە بۆ تەواوی سنووری هەریر بڕی 820 لیتر دەرمان کردراوە لە کاتێکدا جوتیارانی سنوورەکە پێویستیان بە زیاتر لە 10,000 لیتر دەرمانی قڕکەرە بەختیار قادر ڕوودا و دەشتی هەریر و باتاس